لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه وأتباعه وذرياته إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا واجعل الجنة هي دارنا اللهم آمين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان و خوشکانی عزیز لە هەر شوێنێکن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. بەڕێزان، خوای پەروەردگار کاتێککە ئەم کەونەی دروست کردووە بە مەخلووقاتیشەوە، بە ئینسانەکانیشەوە، خوای پەروەردگار لە نێوان دروست کراوەکانیدا هەندێکی فەزڵ و پلە و پایەداوە بەسەر هەندێکی تریدا. ئەگەر تەماشاکەین لە ئینسانەکاندا، خوای پەروەردگار ئەم هەموو ئینسانەی کە دروست کردووە 124,000 پێغەمبەری لێ هەڵبژاردوون، لە ئینسانەکانتر بەڕێزترن. دوای لەو 124,000 پێغەمبەرە خوای پەروەردگار چەند پێغەمبەرێکی لە قورئاندا باس کردووە، جیای کردوونەتەوە. لەو چەند پێغەمبەرش کە لە قورئاندا باس کراوە، خوای پەروەردگار 5 پێغەمبەری داناوە بە ئولول عەزم. لە نێوان ئەم 5 پێغەمبەرشدا 2 پێغەمبەری جیا کردوێتەوە بە خەلیل. ئیذەن ئەمە خوای پەروەردگار لە نێوان ئینسانەکاندا هەندێکی فەزڵ داوە بەسەر هەندێکی تریدا. پاشان ئەگەر تەماشای ڕۆژەکانی ساڵ بکەین و مانگەکانی ساڵ بکەین، ئەبینین خوای پەروەردگار هەندێ ڕۆژی فەزڵ داوە بەسەر هەندێ ڕۆژی تردا، هەندێ شەوی فەزڵ داوە بەسەر هەندێ شەوی تردا، هەندێ سەعاتی ڕۆژگاری فەزڵ داوە بەسەر هەندێ سەعاتی تردا، هەندێ لە مانگەکانی فەزڵ داوە بەسەر مانگەکانی تردا. یەکێک لەو مانگانەی کە خوای پەروەردگار فەزڵی داوە بەسەر سەرجەم مانگەکاندا مانگی ڕەمەزانی پیرۆزە. ئەو مانگی ڕەمەزانەی کە هەموو ساڵێکە بێتە میوانی ماڵەکانمان. ئەو مانگی ڕەمەزانەی کاتێک دێ بە بەرەکەتەوە دێ، کاتێک دێ بۆ لێخۆشبوونی ئینسانەکان دێ. مانگی ڕەمەزان وا وردە وردە خەریکە دێتە ماڵەکانمانەوە. خوای پەروەردگار تەمەنی هەموو لایەک باقی کات، هەفتەیەکی تر ئەم کاتە ئێمە لە مانگی ڕەمەزان داین و بە ڕۆژووین. بۆیە بەڕاستی بێ بزانین ئەم مانگی ڕەمەزانە کە خوای پەروەردگار جیای کردوتۆ لە مانگەکانی تر، فەرموویەتی ئەم مانگە مانگی قورئانە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. خوای پەروەردگار ئەم مانگەی جیا کردوتۆ لە نێوان 12 مانگدام قورئانی لەم مانگەدا دابەزاندووە، کە قورئانیش قسەی و کەلامی خوای پەروەردگارە جەلە جەلالوه. و ئەم مانگی ڕەمەزانە کە مانگی قورئانە، بە هەمان شێوە مانگی لێخۆشبوون و لێبوردەی خوای پەروەردگارە جەلە جەلالوه بۆ کەسانێک کە بیانەوێت. ئەو مانگەیە کە پێغەمبەر صلی الله علیه و آله و سلم ڕۆژێک سەرەکەوتە سەر مینبەرەکەی پێغەمبەری خوا 3 پلە بوو. کاتێک سەرکەوت هەر لە پلە یەکدا ئامینێکی کرد. دوای هاوڵانی بەڕێز فەرمویان ئەو 3 ئامینەت بۆچی کردەی پێغەمبەری خوا، خۆ کەس قسەی لەگەڵا ناکردی؟ فەرمووی جوبرائیل هات بۆ لام. لەو کاتەدا فەرمووی ئەی پێغەمبەر، ئەی محەممەد، ئەو کەسەی کە ئەگاتە مانگی ڕەمەزان و کارێک ناکا خوا لەی خۆش بێە، فأدخله النار فأبعده الله، خوا دووری خاتەوە لە ڕەحمی خۆی. فقلت آمین، منیش وتم ئامین. ئیذەن ئەم مانگی ڕەمەزانە بێبەسەر هەرێکێک لە ئێمەی مسلماندا، لە برایان لە خوشکان، کارێک نەکەین خوای پەروەردگار لێمان ڕازی بێ، بەڕاستی خەسارەتمەندی دنیا و قیامەتی عەزیزان و خۆشەویستانم. ئەم مانگی ڕەمەزانە مانگی لێبوردەییە، مانگی گەڕانەوەیە، مانگی تەوبەیە. ئێمە بێ بزانین چۆن پێشوازی لەم میوانە ئازیزە بکەین. میوانێکە دێ بۆ پاکردنەوەی دڵ و دەروونمان. ئینسان تەماشاکە کاتێک کە میوانێکی خۆشەویست لەلایەن خوای پەروەردگاریشەوە بێت، ئەم میوانە بێ بۆی تاوانەکانی مرۆڤەکان کۆتایی پێبێنێ، تەوبەیان لێ قبوڵ بکات. ئەم مانگە بێت ئەبێ ئێمە چۆن پێشوازی لێ بکەین. خۆشەویستترین میوانە، ئازیزترین میوانە. خۆشەویستانێکمان ڕەمەزانی پار لەگەڵماندا نەبوون، لەگەڵماندا بوون، ئێستا کۆتاییان پێهاتووە لە ژێر گڵن، لەگەڵ ئێمەدا نەماون. ئێمە خوای پەروەردگار تەمەنی باقی کردوین بگەینە مانگی ڕەمەزانە بێت چۆن پێشوازی لێ بکەین، بە چ شێوازێک پێشوازی لەو مانگە ئازیز و میوانە خۆشەویستی خوای پەروەردگار بکەین. ئەبێ ئێمەی مسلمان
کاتێک تەمەنمان گەشتە مانگی ڕەمەزان ئەو میوانە خۆشەویستە ئەبێ بەڕاستی هەدەفمان هەبێت. خەڵکی لە پێشوازیکردن لە ڕەمەزاندا لە پێشوازیکردن لەو مانگەدا بن بە دوو جۆرەوە. جۆرێکیان هیچ هەدەفێکیان نییە بەداخەوە، هەدەفیان نییە کە لەم مانگی ڕەمەزانەدا چ کارێک بکەن، لەم مانگی ڕەمەزانەدا تەراویح بکەن، لەم مانگی ڕەمەزانەدا بەڕۆژوو بن، لەم مانگی ڕەمەزانەدا زیکر و یادی خوا بکەن، لەم مانگی ڕەمەزانەدا یارمەتی هەژاران و نەداران و بێکەسان بن. هیچ هەدەفێکی نییە. خەڵکانێکی تریش هەر لە ئێستاوە خۆی ئامادە کردووە هەدەفێکی داناوە بۆ هەدەفە کارەکات. ئەگەر مانگی ڕەمەزان وریانە بین زۆر زوو تێپەڕێ، ئەبێ من و تۆی مسلمان لەو تاقمەیان بین بەڕاستی کە هەدەفمان هەیە لە مانگی ڕەمەزان. ئینسانی بڕوادار لە هەر کارێکدا لە هەر ئیشێکدا هەدەفی نەبێ. برایەن و خوشکانی عزیزم، ئەو ئیشەی بەسەردا ئەڕوا و کۆتایی پێدە ئیستیفادەشکی لێ نەکردووە، تۆی بەڕێزە بێ هەدەفتە بێت. ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شاری مەدینەی ڕەسوول الله صلی الله عليه و آله وسلم دەرسی ئەوتەوە. فەرمودەی پێغەمبەری خوای بۆ خەڵکی باسە کرد. ڕۆژێک لەناو مزگەوتی پێغەمبەری خوادا کە دەرسی ئەوتەوە تەڵەبەیەکی زۆری لە دەور بوو. هاوار کرا لە دەرەوەی مزگەوت کە وەرن تەماشاکەن فیل هاتووە. فیل بۆ شاری مەدینە عەجایب بووە، لای ئەوان وشتر بووە بەڵام فیل نەبووە. کاتێک کە هاوار کرا وەرن فیل هاتووە وەرن فیل هاتووە، هەرچی قوتابیەکانی ئیمامی مالیکە هەر هەمووی ڕای کردە دەرەوە، هەر هەمووی ڕای کردە دەرەوە بۆ تەماشاکردنی فیل ئیلا یەک قوتابی نەبێت. ئەویش یەحیای لەیثی بوو کە مۆتەی ئیمام مالیکی گێڕاوەتەوە بۆ ئومەت. یەحیای لەیثی لە ئەندەلوسەوە هاتبوو بۆ خزمەتی ئیمامی مالیک. کاتێک کە ئیمامی مالیک تەماشای کرد لە دەرسەکەدا، قوتابیەکان هەموویان ڕایان کردووە چوون بۆ سەیری فیل. بەس یەحیای لەیثی ماوەتەوە. ئیمامی مالیک فەرمووی ئەی تۆ فیلت بینیوە؟ تینە وەڵا فیلم نەبینیوە. فەرمووی ئەی بۆ تۆ نەڕۆشتی بۆ سەیری فیل؟ فەرمووی ئەی ئیمام ئینی جئت لئەراکە لا لئەرە الفیلە. من کە هاتووم بۆ لای تۆ هەدەفێکم بووە، هاتووم تۆ ببینم، بۆ بینینی فیل نەهاتووم. ئیدەن ئەم پیاوە بەڕێزە هەدەفێکی بووە، هەدەفەکەیەوە بۆ لە خزمەتی ئیمامی مالیکە. ئەگەر ئێمە وریان نەبین بەڕێزان لەم مانگی ڕەمەزانەدا کە دێ فیل زۆر دێت، خەڵکێک زۆر بانگمانەکە بۆ تەماشاکردنی فیل. هەندێک جار مسلسلە فیلی ئەم سەردەمەیە بەڕاستی، ئەنتەرنێت و فەیسبووکە فیلی ئەم سەردەمەیە. ئەگەر وریان نەبین لە عیبادەت و بەندایەتی خوامان دوورەخاتەوە بێ هەدەفمان هەبێت. ئێمە بۆ ئەگەینە مانگی ڕەمەزان هەدەفمان چییە؟ لەوەی کە بە ڕۆژوو بین. ئەو قوتابیانەی کە هەمویان ڕایان کرد تەماشای فیلیان کرد ناوێن لە مێژوودا نهاتووە. یەک ئیمام کە نەڕۆژتووە هەدەفێکی بووە لە خزمەتی ئیمام مالیکا دانیشتووە، ناوی هاتووە لە مێژوودا و مۆتەی ئیمام مالیکە نزیکەی 2000 فەرمودەیە ئەو گێڕاوێتیەوە بۆ ئومەت. ئیدەن ئێمە بێ هەدەفمان هەبێت، نابێ وەکو قوتابیەکان هەر کەسێک بانگی کردین بۆ شتێک ئیتر ئێمەش بڕۆین، چونکە فیل زۆرە لە مانگی ڕەمەزانە بەڕێزان. بەداخەوە خەڵکانێک نازانن کاتەکانیان چۆن بەسەر برن. ئێمەی مسلمان پێشوازی لە ڕەمەزانەکەین بە هەدەفەوە، ئەبێ هەدەفێکمان هەبێت، چونکە هەدەفمان نەبێت لەو سەرەوە کۆتایی پێدێ ڕەمەزان و نەمانتوانێەوە کەسابەتێک بکەین بۆ قیامەتی خۆمان. ئاخر بەڕێزان مانگی ڕەمەزان ئەو مانگەیەکە ئینسان داوا بکات خوای پەروەردگار تەمەنی درێژ کات بۆ ئەو مانگی ڕەمەزانە. بۆ هیچ مانگێک داوامان لێ نەکراوە ئێمە داوای تەمەن درێژی بکەین بگەین پێی ئیلا مانگی ڕەمەزان نەبێ. اللهم بلغنا ڕەمەضان، خوایە بمانگەێنە بە مانگی ڕەمەزان، تەنها بۆ مانگی ڕەمەزان و داوایمان لێ کراوە. بۆیە بەڕاستی کاتێک کە مانگی ڕەمەزان دێ ئەبێ من و تۆی مسلمان هەدەفێکمان هەبێت. هەدەفمان چییە لە مانگی ڕەمەزانەدا؟ وەکو مسلمان ئیسلام چیمان پێڵێ؟ ئیسلام پێمانەڵێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بن. بۆ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ولا مانجي رمضان دا خواهي پروردگار جل جلاله فرميه كتب عليكم الصيام وتفرض عليكم الصيام. روجوتان لسر واجب كراوه، كالروجوتان لسر واجب كراوه بالروجوبن وكوشان لسر أمتاني بيشوش واجب كرابو. بو لعلكم تتقون، بو أوي إنسان فيري تقوى به برزان بمجرد نان نخواردن إنسان فيري تقوى نابي أقدار بن. يعني إنسان بالله من لما نجي رمضان دا نان ناخوم بوي فيري تقوى بن
شتی تر هەیە بەڕێزان و خۆشەویستانم ئینسان ئەبێ وریای ئەوە بێ یعنی تۆ بڕۆ تا بەیانی نان مەخۆ مان بگرە نان مەخۆ ئاو مەخۆ بزە تەقوا زیاد دەکات تەقوا زیاد ناکات ئیذەن ڕۆژوەکە داوای شتی ترمان لێکات داوای ئەومان لێکات دەممان بە ڕۆژوو بێ چاومان بە ڕۆژوو بێ ئەندامەکانمان بە ڕۆژوو بێ بەڕاستی ماعیدەمان بە ڕۆژوو بێ لە خواردنی حرام و هەروەها ماعیدەمان بە ڕۆژوو بێ لە خواردنی حەڵاڵیش بە ڕۆژ ئەوە مانگی ڕەمەزانە ئێمە بێ بەو هەدەفەوە بچینە خزمەت ئەو میوانە ئازیز و خۆشەویستە بەڕێزان و خۆشەویستانم چەندین ڕەمەزان بەسەرماندا ڕۆشتووە لەواچێ نەقس و کەم و کوڕێکمان نەبێ بەڵام کۆتایی پێهاتووە نایەتەوە هەموو دنیا ببەخشە ڕەمەزانی پەر ناگەڕێتەوە ئەم ڕەمەزانەی کە هاتووە هەدەفە با ئێمە هەوڵدەین ڕۆژەکەی بە ڕۆژەکەی بە ڕۆژوو بین بە شەوەکەی لەیلەتول قەدردا لە تەراویحدا خۆمان ئامادە بکەین کە بەڕاستی ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە تەراویح ئەگەر لە مزگەوتا بیکەی ئەگەر لە ماڵدا بیکەی هەمان فەزڵ و پلەپایی خۆی هەیە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی تەراویحی کردووە فەرموویەتی من قامە هەر کەسێک هەڵسا لە مانگی ڕەمەزانە تەراویحی کرد ئەم ئینسانە ئەگەر لە مزگەوتا بیکات یان لە ماڵدا بیکە خوای تەعالی خێرەکەی بۆ نووسێ بەڵام ئومێدەوارین داواکارین لە مانگی ڕەمەزاندا ئەو ماڵانەی خوای پەروەردگار کە دەرگاکانیان بەسەرمانە داخراوە بەهۆی نەخۆشیەوە خوای پەروەردگار ڕەحم و بەزەیی بە ڕەحم و بەزەیی خۆی وڵاتمان بپارێزێ و ئەم دەرد و بەڵایەمان لێ دوورکەوێت و دەرگای مزگەوتەکانمان لێ بکرێتەوە ئینشاءالله چونکە بەڕاستی مزگەوتەکان تاکە جێگا بوون کە بەبێ فەرمانی دام و دەستگاکان مامۆستایانی ئاینی هەستیان بەو بەرپرسیارەتیە کرد بۆ خۆیان داوایان کرد کە مزگەوتەکان دابخرێت بۆی نەخۆشی و ئەم پەتایە زیاتر بڵاو نەبێتەوە لە نێو موسڵماناندا هەر کاتێک ئەم نەخۆشی و دەرد و بەڵایە بەرەو کۆتایی ڕۆشت جێگاکان ترکرانەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیرێکیش لەکردنەوەی مزگەوتەکان بکاتەوە ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە جێگاکان تری بەڕووی مسلماناندا بەڕووی خەڵکدا کردەوە کە هەموو ئەو جێگایانە بەڕاستی زەڕورن چ بازاڕەکان بێت چ جێگاکان تر بێ هەر هەمووی زەڕورە بۆ کەسابەت و ئیش و کاری خەڵک مزگەوتەکانیش بۆ لایەنی ڕوحی ئینسانی بڕوادار گرنگن بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا ئێمە داواکارین کارێک نەکرێ لە وڵاتی ئێمەدا کاتێک کە جێگاکان تر بکرێتەوە دەرگای مزگەوتەکان بەداخراوی بمێنێتەوە ئەو کاتە مامۆستایانی ئاینی ئیتیهامی حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان بکەن بۆی کە ئەمە دژایەتی مزگەوتە و داخستنی مزگەوت پەیوەندی بە نەخۆشیەوە نەماوە نەخۆشیەکە وردە وردە کۆتایی پێدێت سپاس بۆ خوای پەروەردگار فەزڵی هی خوایە ئینسان بڵێ خوای پەروەردگارم نەخۆشەی لە کۆڵکردینەوە نەیاتە سەر شاشەکان وەکو بەتەڵ فلیم خۆی نیشاندا زاڵ بووین بەسەر نەخۆشی کۆرۆنادا ئەمە خوا لای بردووە لە ئەمریکا و ئیتالیا و بەریتانیا بەهێزتر نیمان ئێمە ئەوان ناتوانن بەسەریدا زاڵ بن ئیدی ئێمە بۆ خۆمان فشکەینەوە بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بووینە با بیجێڕینەوە بەلای خوای پەروەردگار بە تایبەتی بەرپرسان با بە ڕەحم و بەزەیی خوا تەماشای ئەمە بکەن خوای پەروەردگارم نەخۆشی لە کۆڵ خەڵک کردووەتەوە بۆیە داواکارین لە مانگی ڕەمەزاندا بۆ کردنەوەی مزگەوتەکان و تەراویحەکان و شەوانی لەیلەتول قەدر دڵی موسڵمانان خۆش بکرێ کارێک نەکرێکە موسڵمانان و مامۆستایانی ئاینی ئیتیهامی دەستگا پەیوەندیدارەکان بکەن کە بۆ مزگەوتەکان یەکەم جێگا بوون داخران بۆ ئێستا لە کاتی نەمانی ڤایرۆسی کۆرۆنادا ئەبێ کۆتا دەرگا بن بکرێنەوە داواکارین ئینشاءالله کار نەگاتەوە بۆی بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی تەراویحیشە مانگی لەیلەتول قەدریشە لە مزگەوتەکان نابێ یاخود لە ماڵەکان نابێ ئینسان ئەنجامی بدە و هەروەها پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان ئازیزان و خۆشەویستانم بەڕاستی بەوە نابێ کە هەر لە ئەوەڵی ڕەمەزانەوە مارکێتەکان خاڵیکەین لە شتومەک پەلامار بدەین شت بکڕین بەم لاولادا بەڕێزان پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان هەر پێشوازیکردن نییە بە ماعیدە کاکە مانگی ڕەمەزان مانگی ئیسراحەتکردنی ماعیدە و گەدەی ئینسانە ناکرێ هەچی هەموو غەممانە بێ خواردن بێ خەڵکی وایە لە مانگی ڕەمەزاندا ئەوەندە خەمی ئەوەیەتی کە زۆرترین شت بکڕێ ئەوەندە خەمی ئەوە نییە زۆرترین عیبادەت بکە مالیشی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی لا ينبغي للمؤمن أن يكون بطنه أكبر همه نابێ ئینسانی بڕوادار هەرچی غەمی هەبێ زکی بێت هەنی گەورەترین خەمی ئەوە بێ ماعیدەی تێر بێ
مانگی ڕەمەزان ئەبێ ئێمە ڕۆحەکانمان پاراوکەین، دڵەکانمان خاوێنکەینەوە، زوبانمان خاوێنکەینەوە. ناکرێ ئێمە هەر لە مانگی ڕەمەزاندا پێشوازی لە مانگی ڕەمەزان بەوەی بچین هەرچی لە مارکێتەکاندا هەیە بیکڕین و لە دوای ڕەمەزان بڕێک لەو شتانەشمان نەخواردەوە ئێکسپایر بێ. مانگی ڕەمەزان مانگیەوەی کە ئینسان برسی بێ، هەز بە فەقیر و خەڵکێک بکا کە برسیەتی تینووی بێ، ژیانێک بژی کە هیچ نەبێ لەگەڵ عیبادەت و بەندایەتی خوای پەروەردگارە بگونجێ. بۆیە بەڕاستی پێشوازیکردنی مانگی ڕەمەزان ئەوەیە کە ئینسان خۆی ئامادە بکات هەدەفێکی هەبێ لە مانگی ڕەمەزاندا، لەم مانگی ڕەمەزانەدا بڵێ من هەدەفێک جێبەجێەکەم، ئەویشەوەی 30 ڕۆژەکە بە ڕۆژوە بم، 30 ڕۆژەکە تەراویحەکەم، لەیلەتول قەدرەکان دائانیشم، ڕۆژانە ئەوەندە عیبادەتی خوای پەروەردگارەکەم، هاوکاری هەژاران، یەکێکی تر لە هەدەفەکان لە مانگی ڕەمەزاندا بەڕێزان کۆمەڵە فەقیرێکی زۆرەیە چاوەڕێی مانگی ڕەمەزانن. بۆ ئێمەی کوردی مسلمان لە مانگی ڕەمەزاندا زۆر کات زەکاتی ماڵەکانمان دەرەکەین. خەڵکی بەعام وا ڕاهاتوون لە مانگی ڕەمەزاندا زەکاتی ماڵەکانی دەرەکەن. بۆیە هەژاران و نەداران و بێکەسان و بێنەوایان چاوەڕێی مانگی ڕەمەزانن کە دەوڵەمەنە بەڕێزەکان ئاوڕێکیان لێبنەوە. ئەم مانگی ڕەمەزانە مانگی هاوکاریکردنە، مانگی خێرکردنە، مانگی ئەوەیە کە ئینسان دەور و بەرەکە هیچ نەبێ. لەم مانگی ڕەمەزانەدا بتوانێ دراوسێکانی وەکو خۆی بژێنێت، هیچی تێ ناچێت. یعنی تۆ ئەگەر دراوسەیەکت بە باشی بژێنی، یەک دراوسێت جلێک بۆ منداڵەکەی خۆتەکەی جلێکیش بۆ هەتیوێک بکەی، کاتێکە شتە کڕی بۆ خۆ شتێکیش بۆ دراوسێکت بکڕی. بەڕێزان برایان و خوشکان، ئەمە زۆر گەورە نییە بەڕاستی لەسەر شانی خەڵکێکە خوا پێداوە. ئەم مانگە مانگی بەخشندەییە، مانگی ئەوەیە کە ئینسان بەڕاستی بەخشندە بێ. پارۆ سەرۆت و سامان ئازیزان و خۆشەویستانم، لەم سەردەمی کۆرۆنایەدا بۆمان دەرنەکەوت بێ، قەت بۆمان دەرناکەوێت. ماڵ و سەرۆت و سامان بەڕاستی ئەوە نییە کە ئینسان هەموو ژیانی بکاتە قوربانی. خەڵکێکە بوو پارە و سەرۆت و سامانی زۆری هەبوو، جنسەی وڵاتانی هەبوو، بەڵام نە تەیارە هەبوو پێی بڕوا، نە بازار ڕەبوو پارەکەی سەرفکە، سیارەکەی ئەو سیارە جوانەی کە 10 دەفتەر زیاتری پێدا بوو، نەیوێرا دەست بە دەرگاکەیەوە بدا لەبەر ئەم نەخۆشیە، نەیوێرا دەست بە قاسەکەیەوە بدا لەبەر ئەم نەخۆشیە، نەیوێرا پارەکەی بژمێردێ لەبەر ئەم نەخۆشیە. ئیدن بەڕاستی ماڵ و سەرۆت و سامانێک ئەگەر بۆ خزمەتی خۆت و بۆ خزمەتی هەژاران و دەوروبەر نەبێ، بەڕاستی ئەو ماڵ و سەرۆت و سامانە کەسی ئیسفادەی لێ ناکە. بۆیە خۆشەویستانم، با ئێمە بزانین مانگی ڕەمەزان بۆچی هاتووە، داوای چیمان لێ دەکات، چیمان پێکرێ لە مانگی ڕەمەزاندا ئەنجامی بدەین. یەکێکی تر لەو شتانەی کە گرنگە بەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین بە تەوبەیەکی ڕاستگۆیی. ئینسانێک تاوانی زۆری کردووە، مەویست نەبێ لە ڕەحمەتی خوای پەروەردگار جەلە جەلالوو. مەویست بوون لە ڕەحمەتی خوا کاری مسلمانان نییە. ئینسان نابێت لە ڕەحمی خوا مەویست بێت. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسكم لا تقنطوا من رحمة الله. ئەی محەممەد پێیان بڵێ ئەو کەسانی تاوانیان کردووە، تاوانی زۆریان کردووە، با مەویست نەبن لە ڕەحمی خوا. ئەم مانگی ڕەمەزانە مانگی گەڕانەوەیە، مانگی پەشیمان بوونەوەیە، مانگی ئەوەی کە ئینسان تەوبە بکات با تاوانەکان هەرچەندە زۆر بێت. يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. خوای پەروەردگار لە حەدیثی قودسیە فەرمێ ئەی بەنی ئادەم، ئەگەر تاوانەکانت ئەوەندە زۆرە، ئەو بەرابەڕێزەی کە ئەڵێ وەڵی من ئەوەندە تاوانم کردووە بەڕاستی خۆم لە ڕووم نایە بە ڕۆژوو بم کە شەیتانەمەی بۆ دروستەکە، ئەو خوشکە بەڕێزەی ئەڵێ ئەوەندە تاوانم کردووە خۆم قێز لە خۆمەکەمەوە، تاوانم زۆر زۆرە، گوناهم زۆر زۆرە، لە ڕووم نایە بە ڕۆژوو بم، لە ڕووم نایە ڕوو لە خوای پەروەردگار بکەم. خوای پەروەردگار جەلە جەلالوو لە حەدیثێکی قودسیدا پێیانە فەرمێ لو بلغت ذنوبك عنان السماء، یعنی ئەوەندە تاوانت کردبێت، ئەم تاوانانە هەمووی نووسیبێتەوە، ئەوەندە زۆر بێ هەتا ئاسمان بگرێتەوە، ینی ئەم وەرەقانە هەمووی نووسیبێت تاوانەکانت، هەتا ئاسمانەکان بگرێتەوە، ئەوەندە زۆر بێ. ثم استغفرتني، پاشان داوای لێ خۆشبوون لە من بکەی، غەفەرت لەکە وەلا ئوبالی، ئەوە من لێت خۆشە بم، هیچ لە موڵکی خوای تەعالاش کەم ناکات. بۆیە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی تەوبەیە، مانگی گەڕانەوەیە، مانگی پەشیمانیە، مانگی ئاشتبوونەوەی لەگەڵ خوای پەروەردگارە، مانگی ئاشتبوونەوەی لەگەڵ خەڵقی خوای پەروەردگارە. بە ئومێدی ئەوەی ئێمە بەم ڕوحە، بەم نەفسیەتە، بەم شێوازە بتوانین پێشوازی لە میوانێکی خۆشەویست بکەین، ئەو میوانەی کە پێغەمبەران پێشوازیان لێ کردووە، ئەو میوانەی کە کاتێک
کۆتایی پێهات و گەڕایەوە بۆ ئەوەی شکایەتی خۆی نەباتە لای خوای پەروەردگار کە بەندەکانی تۆ ڕێزیان لە من نەگردووە، بەندەکانی تۆ لەم مانگی ڕەمەزانەدا نەیانتوانێت ئیستیفادە لە من بکەن. با هەوڵ دەین ئەم مانگی ڕەمەزانە بکەینە مانگی گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردگار، بکەینە مانگی پەشیمانی و داوا و نزاکانمان بەرزکەینەوە بۆ دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار. داوا بکەین خوای تەعالا دەرگاکانی ئاسمانمان بەسەردا بکەیتەوە، ڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنی، دەرگای ماڵەکانی خۆتت لێ داخستوین بەسەرمانە بیکەیتەوە، دوعا بکەین بپاڕێنەوە لەعەلە خوای پەروەردگار لەو کەسانەمان حسێب بکە کە لە مانگی ڕەمەزاندا لێیان خۆشە بێ. ئازیزان برایان خوشکان، لەم مانگی ڕەمەزانەدا خەڵکانێک عەفو العامیان بۆ دەرەچێت، لێبوردەی گشتیان بۆ دەرەچێت لای خواوە. ئەگەر ئینسان گەلێک ئێستا لە بەندیخانەیە سجن بن، قەرارێک بێت ئەوە ئەم ئینسانانە تاوانبارن، گوناهبارن، بەڵام لێبوردەی گشتیان بۆ دەرەچێت، ئەبێ ئەو بەندیخانانە ئەوەی کە لە سجندایە چەند دڵیان خۆش بێت بەو قەرارە. دەی بەڕێزان خۆ ئێمەش سجنین. ئەم دنیای کە خەڵک شەڕی لەسەر ئەکا باوکمان ئادەم وەکو عقوبەیەکێنراوەتە نایواگەدار بن، ینی تاوانێکی کردو وەکو عقوبە خوا لە بەهەشتدەری کردو لێرە دایناوە. ئەو کەسەژی لە سجندایە وەکو عقوبەیە لە سجندایە. ئەمەش سجنێکی گەورەیە بۆ ئێمە. کاتێک کە ئێمە هەوڵدەین لەم مانگی ڕەمەزانەدا لەو کەسانە بین کە ئەو لێبوردەیە گشتیە شمولمانەکە بەڕاستی کارێکی گەورەیە، لێبوردەی خوای پەروەردگار. ئاخر مانگی ڕەمەزان دەورەیەکی یەکمانگیە. ئینسان کاتێک ئەچێ بۆ دەورە خۆی بۆ ئامادە ئاکات. لە کۆتایی دەورەکەدا ئینسان کاتێکە تاقیکردنەوەیان بۆی ئەنجامدا و ساقید بوو کەواتە ئیستیفادەی لە دەورەکە نەکردووە. ئێمەش لە مانگی ڕەمەزاندا کاتێکە لەو دەورە ئیمانیەدا ئابین، لە قوتابخانەی ڕەمەزاندا ئابین، لە کۆتایی ڕەمەزاندا ئێمە نەتوانین لە پرسیارەکانی ڕەمەزان حاڵی نەبوو بێتین، ناجح نەبوو بێتین، بەڕاستی ئیستیفادەمان لە مانگی ڕەمەزان نەکردووە. بەڕاستی ئەو ڕەمەزانە نابێت ئەو ڕەمەزانەی کە خوا داوای لێ کردین. بۆیە خۆشەویستانم، برایان و خوشکانم، لە هەر شوێنێکی دنیا هەن، لە هەر جێگایەکی ئەم سەرزەمینە هەن، داواکارم بە شێوازێک پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەن کە دوای ڕۆشتنی ڕەمەزان پەشیمان نەبین لە هەندێک کار و کردەوەکە ئەنجاممان نەدابێت، چونکە بەڕاستی مانگەکە ئەڕوات، کۆتایی پێدێت. هەر لە ئێستاوە هەدەفێک بۆ خۆت دیاری بکە، بەڵێ من لە مانگی ڕەمەزانەدا بەم شێوازە پێشوازی لێکم. ئاخر بەڕێزان جاری وایە خۆتان بە چاوی خۆتان بینیوتانە سەرکردەی وڵاتێک دێ بۆ وڵاتێکی تر، هەر لە فڕۆکەخانەوە چۆن پێشوازی لێکرێت، کاتێک دێن بۆ ماڵەکانمان چۆن پێشوازی لە میوانێکەکەین، ماڵەکە ڕێک و پێکەکەین، ماڵەکە جوانەکەین، پاکیەکەینەوە، ژوورەکان بۆن خۆشەکەین، بۆ حەوشەکە کۆکەینەوە، بۆ میوانێکمان دێت. با ئەم میوانە ئەڵێن کە ڕۆژ گلەیمان لێ نەکە. سەرکردەی وڵاتێکە دێ بۆ وڵاتمان فەرشی سووری بۆ ڕاخرێت، بە شێوازێ پێشوازی لێکرێت. ئەمیش میوانێکە ناوی ڕەمەزانە. ئەم مانگی ڕەمەزانە کە دێ ئەبێ من و تۆش بە شێوازێ پێشوازی لێ بکەین. کاتێک کە ئەم مانگی ڕەمەزانە ڕۆشت کۆتایی پێهات نەڵێ ئەک خۆزگە ئاوا پێشوازم لێ بکردن. هەر لە ئێستەوە با خۆمانی بۆ ئامادەکەین بە تەوبە، بە گەڕانەوە، بە هاوکاریکردنی هەژاران، بە نزا، بە دوعاکانمان، بە تەراویح، بە ڕۆژ و بوونی ڕۆژەکان، بە ئیستیفادەکردن لە شەوانی لەیلەت القەدر کە تەنها لە مانگی ڕەمەزاندا دەستمانەکەوێ، بەو شێوازەی کە پێغەمبەر و هاوەڵان ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ پێشوازیان لە ڕەمەزان کردوون. لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕینەوە، ئەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتری ئەسما و سیفاتی خۆت بمانگەێنە مانگی ڕەمەزان کە هەفتەیەکی ماوە. یا ڕەبی خوایە بمانگەێنە مانگی ڕەمەزان. یا ڕەبی خوای تەعالا وامان لێ بکەی لەو مانگی ڕەمەزانەدا بتوانین بە باشترین شێوە عیبادەت و بەندایەتی تۆی تیا بکەین. یا ڕەبی خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕی کە لە مانگی ڕەمەزاندا لیان خۆشە بی، قەڵەمی عافو بەسەر تاوانەکانیان ئەدێنی. یا ڕەبی خوای پەروەردگار لێتە پاڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت،
تەمەنمان درێژکەی تا بگەینە ڕەمەزان و ڕەمەزانیش بە شێوازێک بگرین کە خۆت داوامان لێەکەی داوات لێکردون یا رب العالمین. یا ربی خوایە دڵی هەژارەکانمان بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت وا لێ بکە کە ڕازی بن بۆ بەشەی کە پێت داون، دڵی دەوڵەمەنەکانمان نەرم بکەی ئاگایان لە هەژاران و نەداران و بێکەسان و هەتیوان بێ یا رب العالمین. یا ربی خوایە لێتە پاڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەم نەخۆشی و بەڵایی کە ڕووی لە ئینسانیەت کردووە یا ربی خوایە کۆتایی پێبێنیت. یا ربی خوایە ڕەحم لە وڵاتی ئێمە و سەرجەم وڵاتی مسلمانان بکە یا رب العالمین. یا ربی خوایە لێتە پاڕینەوە ئەو بەراو خوشکانی کە ئێستا گوێیان لێمانە و نەخۆشن لەسەر جێگا کەوتونە کێشە و مشکیلەیەکیان هەیە یا ربی خوایە چارەسەری کێشەکانیان بۆ بکەی. یا ربی خوایە شیفای نەخۆشەکانیان بی. یا ربی خوایە شیفای نەخۆشەکانیان بی. یا ربی خوای پەروەردگار هەر براو خوشکێکی مسلمان پرۆسەی هاوسەرگیری نەکردەوە خوای تەعالە کاری بۆ ئاسان کەی. یا ربی خوایە کاری بۆ ئاسان کەی. یا ربی خوایە و براو خوشکانەمان پرۆسەی هاوسەرگیریان کردووە و تا ئێستا منداڵت پێ نەبەخشیون خوایە منداڵی ساڵحان پێبەخشی. یا ربی خوایە منداڵی ساڵحان پێبەخشی. یا ربی خوایە نوێژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی، دوعاکانمان گیراکەی، دەرگای مزگەوتەکان بەڕوومانە بکرێتەوە یا رب العالمین. یا ربی خوایە دەرگای مزگەوتەکان بەڕوومانە بکرێتەوە. یا ربی خوایە وامان لێ بکەی لە مانگی ڕەمەزاندا بە ماڵەکانی خۆت شادمان کەی یا رب العالمين. آمين آمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.